زمان زۆر خراپە، زمان زۆر خراپە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بەهرە زۆری خەڵک بەهۆی دوو شتەوە چێتە جەهەنەمەوە. چی و چییە؟ الفەرج واللیسان والفەم. ئەم دوانە ئەگەر بێت و زەبتی نەکەی هۆکارە بۆی بچێت ئاگری دۆزەخەوە، خوا پەنامان بدات. سەیکەن ئەم ڕیوایەتە ڕیوایەتی دووەم ڕەبتی کەین لەگەڵ ئەم فەرموودەیە. فەرمووی قل آمنت بالله ثم استقم. دوای لێرە فەرمووی ئەوەی کە زیاد ئەترسم ئاگاداری بە ئەی ئەبوو عەمر ئەی سوفیان ئاگاداری زمانت بە. ئایا هیچ ڕەبتێک هەیە لە نێوان زمان و استیقامە؟ هیچ ڕەبتێک هەیە لە بین زمان و دڵ؟ ئەی چۆن؟ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لا يستقيم إيمان عبد حتى يستقيم لسانه، يعني حتى يستقيم قلبه، ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. ده فرمي إيماني هيج عبدك مستقيم نية تواو نية راس نية هتاكو زمانك استقامة ورنقري، يعني زماني باش نبيت، وزمانش التواو نية مستقيم نية هتاكو ضلت مستقيم نبيت. بۆیە هەر کەسێک دڵی نەخۆش کەوت زۆر جار هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە؟ بۆ زمانی بەرەڵا کردو بۆیە دڵەکەشی نەخۆش کەوت. کە زمانت بەرەڵا کرد دڵش نەخۆشەکەوێ، بە زمانت غەیبەتەکەی، بە زمانت بوهتانەکەی، تەبان دڵت نەخۆشەکەوێ. بە زمانت باسی ئەم و ئەوەکەی، باسیەکەی حەسوودی پێبەی، باسیەکەی ناشرینیەکەی، باسیەکەی، ئەمانە هەمووی کۆ بێتەوە لەسەر دڵ. ئیتر ئەم دڵە سەرەتا نقطەی ڕەشا، دوای ئەم نقطە ڕەشا بێتە ژەنگ بەڕانە على قلوبهم، دوای طبع الله على قلوبهم، ختم الله على قلوبهم، ختم طبع. دوای ئەگەر تۆ هەر تەوبە نەکەی هەر استیغفار نەکەی ئەم على قلوب أقفالها، ئەو دڵ قفلی لێ درێت. لا يعرف معروفا ولا ينكر منكرا. خوا پەنامان بدات.